هەروەکو ئەزانن ئەم ساڵ بۆ یادی 1/6 بڕیار بوو کە یادەکە لە کەرکووکی قودسی کوردستان بکرێتەوە و ئامادەکاری بۆ کرابوو، بەڵام وەکو وەفایەک بۆ کاک ناوشیروان و دووپاتکردنەوەی هاوخەمی مام و دەباشان بۆ ئەو برابەڕێزە و ئەو سەرکردە خاکیە بڕیارمان ناکە ئەم ساڵ ئەو یادە نەکەینەوە. ئەو یادەکە ئەکرێ ناوی لێ بنرێ یادی هەموو یادەکان بە سەردانی ماڵی کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەکرێتەوە و بریندارەکان و پێشمەرگەکان و کە هەروەها دوو کتێبیش دەرچووە لەسەر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆڕی بۆ ئەبەسترێت و بە مانایەکی تر بە شێوازی جاران بە زەماوەند و هەڵپەڕکێ ئەو یادە ناکرێتەوە ئەم ساڵ. دۆستان و لایەنگران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوتان لێبێت. دیارە لە میانەی کۆبوونەوەیەکمدا لە ڕابردوو لە شاری کەرکووک لەگەڵ کۆمەڵی خوێندکارانی کوردستان وا بڕیارماندا بوو کە ئەم ساڵ یادی 1/6 یادی 42 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قودسی کوردستان بەرز و پیرۆزرا بگرین. بەڵام بەداخەوە بەهۆی کۆچی ناوادەی بە ڕێز نەوشیروان مستەفا وەکو ڕێز و وەفایەک لە ڕۆحی پاچی کاک نەوشیروان کە دەستەی دامەزرێننی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، بڕیارمانداوە کە ئەم ساڵ هیچ ئاهەنگ و خۆشیەک نەکەین وەکو وەفایەک بۆ ڕۆحی پاچی کاک نەوشیروان، بۆیە تکاتان لە یەکەم تا دەتوانن تەنها یادی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو دڵ و دەرونی خۆتان بەرزڕا بگرن و ئەمە وەفایەک بێ بۆ جانی پاچی کاک نەوشیروان. ئەم ساڵ هیچ خۆشی و ئاهەنگێک ڕانەگەێنین و سوپاستانەکەم بۆ ئەوە.